بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە هەفتەی داهاتوو وەفدێکی حکوومەت هێرێم سەردانی باغداد بکات و لەگەڵ سەرۆکوەزیران و بەرپرسانی حکوومەتی عێراقی پرسی بودجەی 2023 تاوتوێ بکەن. هاوکات دوای تێپەڕبوونی هەفتەیەکیش بەسەر متمانەدان بە کابینەکەی محەممەد شیع سوودانی تاکو ئێستا وەزارەتی ئاوەدانکردنەوە و ژینگە کە پشکی کوردن یەکلا نەکراونەتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز رابحە حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و بەرپرسی مەڵبەندی بەغدای یەکێتی نیشتیمانی و بەڕێزیان پەرلەمانتاری پێشووتریش بووە باز لە بەرکەوتوی لایەنە کوردیەکان پەیوەندیەکانی هەرێم و بەغداد چی بەسەدەی مەسلەی نەوت و غازە مەسلەی بودجێ لەم کابینێ ئایا کارنامەی حکوومەتەکەش تایبەت بە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. رابحە خان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەفتەیەک تێپەڕ دەبێت بەسەر متمانەدان بە کابینەی محەممەد شیع سوودانی هۆکاری چیە کە وەزارەتی ژینگە و وەزارەتی ئاوەدانکردنەوە تاکو ئێستا لە بینی پارتی و یەکێتی یەکلا نەکراونەتەوە؟ بەڵێ سڵاو لێبێ و سڵاو لە بینەرانی بەڕێز. خۆی دوای ململانەیەکی زۆری سیاسی لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکان لەسەر پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق دوای هەڵبژاردننی پێشوەختەی دەی ساڵی 2021 ساڵێک زیاتر تێپەڕی تا گەیشتەوە قۆناغی متمانە بە کابینەی ویزاری نوێ بدرێ بە سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی پاش هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق. لە ڕاستیدا لە دابەشکردنی پۆستە ویزاریەکان و ڕێکەوت کە 4 پۆستی ویزاری بۆ کورد بێ کە وەزارەتێکی سیادی لەگەڵ 3 وەزارەتی تر چونکە پارتی دیموکراتی کوردستانیش پۆستی سەرۆکی پەرلەمانی جێگری سەرۆکی پەرلەمانیشی وەرگرتیە و لە هەمان کاتدا پۆستێکی سیادی وەزارەتێکی سیادیشی وەرگرتە کە وەزارەتی دەرەوەیە. لەوە چێ داوای 3 وەزارەت بکە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە حەقی خۆی دەزانێ کە 2 وەزارەت وەرگرێ. دەکرێت 3 وەزارەت بدرێتە پارتی دیموکراتی کوردستان یان زیاتریشی بدرێتێ، بەڵام لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ. بۆیە تا ئێستا ئەم 2 پۆستە وەزاریە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێبوون و هەروە لەگەڵ وەزارەتی ژینگە یەکلایی نەبووەتەوە، بەڵام وەزارەتەکانی تریش کە زیاتر لە 90 کابینەکە تەواو بوو ئەوە لە هەفتەی ڕابردوو لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنجی لەسەر درا. ئەوەی گرنگە لەلایەن کورد لە ڕاستیدا و بەتایبەتی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی کاری حکوومەتەکەیە و هەنگاوەکانی داهاتوش کە بەتایبەتی ئەوەی لە بەرژەوەندی کوردایە و ئەو مادە دەستوریانەی کە مافەڕەوەکانی گەلی کوردی تێدایە و لە هەنگاوەکانی داهاتوو لە کاتی جێبەجێکردنە مافەکانی گەلی کورد دەستەبەر بکات و جێبەجێ بکە، نەک ئەوەندە کە تەرکیز بکەین لەسەر پۆستی ویزاری، چونکە زۆر جار کورد تەنها تەرکیزی لەسەر پۆستی ویزاری بێ و پۆستی تریشێ گرنگن بەڕاستی سەرۆکی دەستەکانە یاخۆت بەڕێوەبەری گشتیە وەکیلی وەزارەتەکانە. تا ئێستا کورد لە خولەکانی یەکەم و دووەم سێیەم ژمارەیەکی بەرچاو وەکیلی وەزارەتەکانی هەبوو، بەڵام وردەورداوانە گەیشتنە تەمەنی خانەنشین کران. بەداخەوە ئێستا هیچ وەکیل وەزارەتێکی کورد لە بەغدادانیە و هەروەها بەڕێوەبەری گشتیش زۆر ژمارەکەیان زۆر کەمە کە ئەوانە دەتوانن زیاتر بەدواداچوون بۆ کاروباری هاوڵاتیان یاخود دەستکەوتەکانی ئێمە بکەن یا تەرکیزیان لەسەر کارەکان بێت. وەزارەت وەزیر لە ئەستێکی باڵادایە لەوانەیە هەر 4 ساڵ جارێک دەگۆڕێ، بەڵام وەکیل وەزارەت و بەڕێوەبەری گشتی بۆ ماوەیەکی زیاتر لەو شوێنە دەمێنەوە، دەتوان ئاگادار بن لە زۆر هەنگاوی کە حکوومەتی عێراقی دەینێت. بۆیە بە لای ئێمەوە گرنگە کە لە قۆناغەکانی داهاتوو دوای ئەوەی حکوومەت دەست بەکار دەبێ هەوڵ بدەین ژمارەیەک لەو
پۆستانەش کە تەنها نەک وەکو ئەوەی پۆست وەرگین بەڵکو بۆ ئەوەی بتوانێت بە دوواداچوون بکەن لە شوێنەکانی خۆیان لە بۆ کارەکانی حکوومەت وا لە ناو هەر ئۆرگانێکی یاخود لە ناو هەر دەستگایەکی حکوومەتی فیدرالی پێویستە کوردێک هەبێ نوێنەرایەتی گەلی کورد بکە لەوێ جا لە پۆستی بەڕێوەبەری گشتی بێ لە پۆستی وەکیل وەزارەت بێ لە پۆستی وەزارەت بێ بۆ ئەوەی بە دوواداچوونی کارەکانی یاخود بەرژەوەندەکانی گەلی کوردستان زۆر باشە لە چوارچێوی دەستوری عێراقا بکات ئەمە گرنگترە و دەتوانێت ڕۆڵی زیاتر ببینە لە ناو حکوومەتی عێراقی باشە لەسەر کارنامەکەش قسە دەکەینەوەی کە لایەنەکان لەسەر ڕێکەوتن و کارنامەی حکوومەتیش بەس وەکو لە نێوان دوو وەزارەتە ژینگە یەکێتی نیشتیمانی بە پشتی خۆی دەزانێ کانی دەکەش یاداری کراوە بۆ ژینگە خۆی گرنگەوەی وەزارەتێک وەرگری کورد وە بتوانێت لە ڕێگەی ئەم وەزارەتەوە خزمەتێک پێشکەش بە گەلی کوردستان بکە و بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان کە لە ڕووی ئیداریشەوە سەر بە حکوومەتی ئیتیحادیە تا ئێستا وەکو کەرکووکە خانەقینە دەشتینەی نەوایە سعدی و جەلەل و توس خورماتووە ئەو ناوچانە لە وەکو ئیداریان لە ژێر دەستی حکوومەتی ئیتیحادیدایە بۆیە ئەگەر هەر وەزارەتێک بێ گرنگ ئەوەیە بتوانێت لە وەزارەتە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانی ئەو شوێنانە بکەوە کانی دەکەیەتی دیارە بۆ وەزارەتی ژینگە پەیوەستیش بێ بە هەرێمی کوردستان تا ئێستا دیار نییە کاتی خۆی بێ دەتوانین دیاری بکەین کاندێمانە بێ ئێستا گفتوگۆی ڕاستە و خۆیە لە بینی پارتی و یەکێتی لەسەر و پۆستانەی بەغداد چکاندێک دەنگەوە بوو گوایە خەڵکی تر لە بین یەکێتی و پارتی بێت لە بەغداد گفتوگۆی ڕاستە و خۆی یاخود ئێوە ڕاستە خۆ لەگەڵ سەرۆکوەزیرانی نوێ بۆ پۆستەکان قسە دەکەن وەکو یەکێتی نیشتیمانی خۆی پێویست ناکە لەو بابەتی وەزارەتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراسی کوردستان گفتوگۆ بکەن بەڵکو لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بەگشتیەوە لەگەڵ کابینە ویزاریەکەیە چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان استحقاقی خۆی لەوان داوا دەکا یعنی ئەگە پارتی دیموکراتی کوردستانیش هەر لەوان داوای دەکا بۆیە پێویست ناکە ئێمە یعنی گفتوگویەکە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بێ بۆ ئەم بابەتە بەڵکو لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی و لایەنەکانی ترکە لە ناو کابینەکەدان باشە سەبارەت بە کارنامەکەی خاڵبا قسەی لەسەر بکەین باسی مەسەلەی نەوت و غازە لەو ڕۆژانەشدا قسەی کردبوو کە بڕیارەکەی دادگای فدرالی بڕیارەکانی دادگای فدرالی وە خۆی جێبەجێ دەکات محەممەد شیع سوودانی ئەوەی وتبوو وا بڕیارە هەفتەی داهاتوو وەفدەی کەرێمیش بچێتە بەغداد بەڕێز پێشتر لە پەرلەمانی عێراقیش پەرلەمانتار بووی پێ دوای ئەم کێشەیە چارەسەر دەکرێەوەی کە پەیوەستە بە نەوت و غاز یاسای نەوت و غاز لە ماوەی 6 مانگە دەتوانرێت دەربکرێت لە کاتێکە لە 2007ەوە کێشەی لەسەرە خۆی ئەگەر هەموو لایەنە سیاسەکان وا چاوەڕوان بکەن کە ئەم حکوومەتە بتوانێت هەموو ئەو کێشە کەڵەکە بوانەی لە ڕابردوودا هەبووە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی یاخود ئەو هەموو کەموکورتیانەی لە خزمەتگوزاری و ئیدارەدانی دەوڵەت لە ناوەڕاست و باشووری عێراق هەبووە ئەم کابینەیە بتوانێت هەموو بابەتەکان چارەسەر بکە هەموو کێشەکان چارەسەر بکە ئەمە دروست نییە ینی ئەم لێکدانەوەی دروست نییە لەوانەیە هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی بەشێک لەم کێشانە بەڵام ناتوانێت هەمووی بکە و ئەو بڕیارەی دادگای فدرالیش کە لە پێشتریش گفتوگۆ کرابوو بە لێک تێگەیشتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی دەتوانن ئەم بابەتە چارەسەر بکرێ بەڵام لە کۆتاییشدا هەر دەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە دەرکردنی یاسای نەوت و گاز یاسای نەوت و گاز لە ساڵی 2007 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕاستیدا حکوومەت ناردێتێ بەڵام دیارە ڕێککەوتن نەبووە چونکە یاسایەکە ڕەهەندی نیشتیمانی هەیە پێویستە هەموو لایەنەکان لەسەری ڕێککەون واتە هەرێمی کوردستانیش وەک هەرێمێک و لایەنە سیاسیەکانیشی کە تێیدا و لایەنە سیاسیەکانی عێراقیش کە لە سونە و شیعە و هەموو پێکاتەکانی عێراق بابەتی نەوت پێویستە بە هەموو عێراق
بۆیە پێویستە هەموو لایەنەکان لەسەری کۆک بن تەوافقی نیشتیمانی لەسەر هەبێ لە نێوان لایەنە سیاسەکان ئەو کاتە دەتوانرێ ئەو یاسایە دەربکرێ و بە دووریشی نازانم لەو خولە بتوانن ئەم یاسایە تێپەڕێنن چونکە تا ڕادەیەک ئەم حکوومەتەش حکوومەتێکی تەوافقی نیشتیمانیە کە لایەنە سیاسەکان کۆک بوون لەسەر پێکەنانی ئەم حکوومەتە بەو شێوەیە لە ناو پەرلەمان دەکرێت گفتوگۆی لەسەر بکرێ و بە تەفاهمیش لە دەرەوەی پەرلەمانیش نەکرد لە ناو پەرلەمان بەڵکو لە دەرەوەی پەرلەمانیش لە نێوان لایەنە سیاسەکان یاخود پێکهاتە سەرچەکانی عێراق وەکو کورد و شیعە و سونە لەسەر ڕێکەون کە چۆن ئەو یاسایەدا دەڕێژرێ بە شێوەیە کە لە بەرژەوەندی هەموو گەلانی عێراق بێ و لە چوارچێوەی مادە دەستوریەکانی پەیوەست بە و یاسایش دەتوانن یاسایەکە دەربکەن ئەگەر بیانەوێ ئیرادە هەبێ بۆ دەرکردنی ئەم یاسایە دەتوانن ینی 6 مانگیش کەم نییە بۆ دەرکردنی یاساخۆ هەر یاسایەکە ئامادەی ڕێککەوتنی لەسەر کرابێ زارەوە بە هەفتەیەک بە 2 هەفتە یاسا دەرکراوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی واتە ڕۆژی یەکەم کە دەدرێتە لیژنەی تایبەت گفتوگۆی لەسەر دەکات دوای ئەوە دەچێتە لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت دوای 2 ڕۆژ خوێندنەوەی دووەم و گفتوگۆی لەسەر دەکرێت جاوێ گفتوگۆ درێژە دەخایێنێ هەفتەیەک زیاتر دەخایێنێ یان 2 هەفتە دەخایێنێ پاش ئەوە دەخرێتە دەنگدان کەواتە ئەگە زۆر بیانەوێ ڕێککەوتن هەبێ یاخود بیست هەبێ بۆ دەرکردنی یاسایەکە دەتوانن لە مانگیشە ئەو یاسایە دەربکەن بەڵام لە ڕابردوودا دەرنەکراوە چونکە کێشە هەبووە نەگەیشتونەتەیەک واتە لە نێوان کورد و حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمە لەسەر هەندێک لە بەرگە دەستوریەکان یاخود لێکدانەوەی بەرگە دەستوریەکان مادە دەستوریەکان و بەرگەکانی لە ناویدا هەیە کە پەیوەستە بە یاسای نەفت و گاز ئەوانە ینی بیر و بۆچوونی و یاخود شیکردنەوەی جیاواز هەبوو بۆ ئەم بڕگۆ بابەتانە بۆی نەتواندرا یاسایەکە دەربکرێت و ئومێدواری لە داهاتوشدا بگەنە ئەوەی بتوانن ئەو یاسایە دەربکەن بۆ ئەوەی گەلی کوردیش حەساوە بێت چونکە لە ڕابردوودا بینیمان هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشەی ئابووری زۆر بووتەوە لەبەر ئەم حەسارەی گەماروی کە لەلایەن حکوومەتی ئیتیحادی دەخرێتە سەر حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی کە حکوومەتی هەرێم زۆر جاریان وەکو ئەوەی کە حکوومەتی ئیتیحادی داوای دەکە پابند نەبووە بە ناردنی نەوت کە 250,000 بەرمیل نەوت بە ڕادستی حکوومەتی اتحادی بکرێ یاخود ئەو بڕی نادراوەتە دەرەوە هەندێکی لەوانەیە لە دەرەوەی یاسا بێ یاخود بەو نرخە نەبێ کە حکوومەتی اتحادی و کۆمپانیای سۆمۆ دەیفرۆشێ بۆیە کێشە هەبووە زۆرجار بودجە نەهاتووە و یاخود هەموو ساڵێ لە دەرکردنی یاسای بودجە گرفتی زۆر دروست کراوە بۆ بودجەی هەرێمی کوردستان کە ئەمەش کار دەکاتە ڕاستەوخۆ کار دەکاتە سەر فەرمانبەرانی هەرێمی کوردستان کار دەکاتە سەر هاوڵاتیەکانی تریش چونکە ئەمە وەکو خولێکی داخراوە کە فەرمانبەر موچەی لە کاتی خۆیان وەرگرت یاخۆڵدا هەموو سەرمانگان دڵنیا بلەوەی موسەکەی دێ بەپێی ئەوە سرف دەکات لە بازار ئەوە دوکاندار سوودی لێ دەبینێ خواردنگەکان سوودی لێ دەبینێ بازار پێی دەبوژێتەوە واتە دەوەران دەکاتەوە ئەو پارەیە دووبارە دەچێتەوە بازار یاخودەوەی کۆمپانیای کاری تر دەکات خەڵک خانووی تەعمیر دەکات یا ماڵەکەی تازە دەکاتەوە ئەوانە هەموو لە بازار ئەو شتانە دەکرێت کەلوپەلی کارەباییە جل و بەرگە هەموو بازارەکە پەیوەستە بەیەکەوە بۆیە لە ڕابردوودا کە موچەدا بەش نەدەکرا بازاڕیش نەدەبوو زۆر جار دەیانگوت ئەگە دانیشتوە عەرەبەکان نەبێ لە هەرێمی کوردستان لەوانەیە زۆربەی مۆڵ و بازاڕەکان دابخرێ چێشتخانەکان دابخرێ خواردنگەکان دابخرێن بەڵام ئەگەر بێت و هەرێمی کوردستانیش فەرمانبەران لەوە دڵنیا بوون مانگانە موچەکان لە کاتی خۆیان دابەش دەکرێت وەکو خۆی بەبێ کەمبوونەوە بەدڵنیایەوە باری ئابووری هەرێمی کوردستان ڕوو لە جێگیربوون دەبێت و دەبوژێتەوە لە ڕووی ئابووریەوە بۆیە ئومێدوارین لەم خۆلە بتوانن لەسەر یاسای نەوت و گاز بگەنە ئەنجام باش ئەوەی کە بەرەزوتت ئەو گەمارەوەی کە خراوەتە سەر هەرێم حکوومەتی هەرێم خۆیەوە کارە یاخود بەغداد دوایش سەبارەت بە نەوت و غاز یەکێتی نیشتیمانی لە مەسەلەی بەرارەکەی دادگای فیدراڵی بۆ چوونێکی جیاوازیە چونکە پارتی ڕەتی کرد بۆ بە سیاسی ناوی بردبوو
نەگەیشتم لەوەی ئەخێری بەڵە ئەوە یەکەمیان سەبارەت بە گەمارۆکە کەوتت ئەگەری کێشەی نەوت چارەسەر بکرێ خەڵک دەحەسێتەوە ئەو وتت گەمارۆخراوەتە سەر هەرێم گەمارۆکە هەرێم خۆیەوە کار بووە یاخود بڵێن لە بەغداوە بووە دواتریش سەبارەت بە یاسای بڵێن بڕیارەکەی دادگای فیدراڵی بەدڵنیایەوە هەردوو لە بەڵێ فەرموو بە هەردوو لە کەم تەرخەم بووینە یعنی وەکو ئەوەی کە پێویست بە زۆر جار حکوومەتی هەرێم لەوانەیە ئەو بڕێ کە دیاری کراوە لە یاسا ڕادستی حکوومەتی ئیتیحادی نەکردووە حکوومەتی ئیتیحادیش چی لە بەردەستایە تەنها بودجەکە لە هاوڵاتیان دەبڕێ لێرەدا ئەوەی زەرمەند دەبێ هاوڵاتیە زەرمەند دەبێ حکوومەت لێرەدا لەوانەیە ئەوەی لە پلەی باڵایە یاخود وەبەرهێنەرە ئەوانە زەرمەند نابن وەکو ئەوەی موچەخۆرێک زەرمەند دەبێ هەر کاتێک ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستانەیە بۆیە کەم تەرخەمی لە هەردوو لاوە بووە ئەوە نەبووە تەنها حکوومەتی ئیتیحادی تاوانبار بێ بەڵکو حکوومەتی هەرێمیش بەشێک لەم تاوانە لە ئەستۆ دەگرێت باشە سەبارەت بە بڕیارەکەی دادگای لەگەڵ حکوومەتی ئیتیحادی ئەگەر من حەزەکەم ڕووکردنەوەیەک لەسەر بدەم ئەگەر هەرێمی کوردستان هیچ نەوت نەنێریتە دەرەوە هەل ئەوەلی مەلەفی نەوتی دەستکاری نەکردبە مەجبور بوو حکوومەتی ئیتیحادی بەشی بودجەی هەرێمی کوردستان وەکو هەر بەشێک لە شارەکانی تری عێراق بناردبایە واتە ئەو سێ شارە هەرێمی کوردستان بەشی خۆی وەرگێت چونکە لە دەستوردا دەرێ هەموو داهاتی عێراق بە یەکسانی بەسەر هاوڵاتیانی عێراقی دابەش دەکرێتەوە و هاوڵاتیانی عێراقیش یەکسانن لە بەرامبەر یاسا و ئەرک و مافەکانە بۆیە دەبواە بە یەکسانی بیدا وە لەلایەکی تریشەوە ئەگەر حکوومەتی هەرێم سوود دەبینە لە ناردنی نەوت بۆ دەرەوە کە ئێمە ئابووری سربەخۆمان هەبێ وەکو ئەوەی کە ڕایانگەیان لە ڕابردوودا ئابووری سربەخۆمان هەیە ئەگە ئەو ئابووری سربەخۆیە لە بەرژەوەندی گەلی کوردستان نەبێ ئەی بۆ چیمانە پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەگەر ئابووری سربەخۆ لە بەرژەوەندی گەلی کوردستان نەبێ بۆ چیمانە و ئەگەر ئەو نەوتەی ئێمە دەیفرۆشین بەشی هەرێمی کوردستان دەکا باشترە لەوەی کە لە عێراق بۆمان بێ باشە ئێمە پشت بەستین بە داهاتی خۆمان و منەتمان بە عێراق نەبێ بۆ ناردنی بەشە بودجەی هەرێم یاخود ئەو کاتە ئێمە داهاتی نەوتی خۆمان سرفکەینەوە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و فەرمانبەران بێموچە نەبن بۆیە من لێرە دەرێم هەردوو لا تاوانبارن ئەگە حکوومەتی هەرێم داهاتی نەوتی هەرێم بەشی خۆمان دەکا و لێشمان زیاد دەبێ بۆ چاوەڕوانی حکوومەتی ئیتیحادین و ئەگەریش بەش ناکە بۆ ئێمە پابەند نابین بەو ڕێکەوتنانەی کە لە ناو یاسای بودجەدا دادەڕێژرێ باشە یعنی بۆ وا دەکەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان ببنە قوربانی ململانەی سیاسی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی زۆر باشە سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی هەیکێتی نیشتیمانی بۆ چوونێکی جیاوازی هەیە لە پارتی چووکە پارتی زۆر دژی بوو مەوەسم بڕیارەکەی دەربارەی نەوتۆغاز بە سیاسی ناوی بردووە و ڕەتی کردێتەوە یەکێتی نیشتیمانی هیچ بۆ چوونێکی جیاوازی یاخودەویش لەگەڵەوەیدا کە بۆ نمونە ئایا جێبەجێ بکرێت جێبەجێ نەکرێت چۆنە بۆ چوونی یەکێتی نیشتیمانی خۆی دادگای فدرالی بڕیارەکانی مەجالی ڕەتکردنەوەی تێدا نییە کە بڕیار دەردەکە بە پێی دەستور ناتوانێت ئەو بڕیارە ڕەتکەیەوە بەڵام دەکرێت جێبەجێکردنەکەی لە جێبەجێکردنەکەی بە شێوازە شکایانی لەسەر بنەمای لێک تێگەیشتن بێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی جا چۆن دەتوانن ئەو لێک تێگەیشتنە دروست بکەن یاخود بگەنە ئەو ڕادەیە لێک تێدەگەن تەفاهم بکەن لەسەر ئەوە و لە یاسای بودجەی داهات ساڵی داهاتوو جێ خۆی بگرێتەوە یاخود یاسای نەوت و گاز دابڕێژن ئەو کاتە دەتوانن بەو شێوازە حل بکرێ و بۆ ئەوەی نە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشخوراو بن بەهۆی ململانەی سیاسی و نە حکوومەتی ئیتیحادیش بتوانێت زوڵم بکە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانرێت لێک تێگەیشتن هەبێ ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جار هەوڵ دەدەین بابەتەکان کێشەکان لە ڕێگەی گفتوگۆوە چارەسەر بکەین نەک بە هەڕەشا یاخود بە
هەڵویستی تند بەرامبەر بە یەکتری بەڵکو بەلێک تێگەیشتن بە دانیشتن وەکو ئێستا کە باز دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدادەکە بە دڵنیاییەوە لایەنی پەیوەندیدار دەبینێ بۆ ئەوە چونکە لەوانەیە لە چەند هەفتەی داهاتوودا حکوومەتی بەڕێز سوودانی پڕۆژە یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمان چونکە نابێت بۆ ساڵی 2023 یاسای بودجە ئامادە نەبێت چونکە لە ساڵی 2022 یاسا ئامادە نەبوو بەڵکو یەک لەسەر 12 میزانیەکە توانرا سەرف بکرێ ئەوەی لەسەر مادیان کردە سەر یاسای 2021 بۆیە زۆر زەرورە لە بۆ ساڵی 2023 یاسایەکە ئامادە بێ و بەدڵنیاییەوە باز لەو بابەتانەش دەکرێت دەتوانرێت بە لێک تێگەیشتن بابەتەکان چارەسەر بکرێن دەستوریشمان هەیە ئێمە هەر کێشەیە کە بێ لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی دەتوانین بگەڕێنەوە بۆ مادە دەستوریەکان ئەگەر تەنها بۆ چوونێکی وەرنەگرین بۆ شیکردنەوەی مادە دەستوریەکان دەتوانن چەند کەسێکی یاسایی کە شارەزا لەو بوارە زۆر ورد لە هەردوو لە لێکدانەوە بکەن بۆ بڕگە و بابەتی دەستوریەکان دەتوانن لە یەک تێگەیشتن بەدەست بێنن لە کۆتاییدا بۆ ئەوی لە بەرژەوەندی هەردوو لابێ چونکە عێراقیش ڕاستە هەرێمی کوردستانیش نامانەوەی هاوڵاتیانمان زەرەرمەند بێ بەڵام عێراقیش ئەو حکوومەتی نوێیە بەدڵنیاییەوە نایەوێت دەرگای کێشەیەکی تر لە خۆی بکاتەوە چونکە هەوڵدەدا لە داهاتوودا بپڕژێتە سەر ئەوەی خزمەتگوزاری زیاتر بە پێشکەش بە هاوڵاتیانی عێراقی بکە نەک دەرگای کێشەیەک لەگەڵ بەتایبەتی هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق بۆیت نابێت دەرگای کێشەیەک لەگەڵ هەرێمی کوردستان بکاتەوە لە خۆی باشە سەبارەت بە وەفدەی هەرێم کە دەچێت بە وەغدا وەفدی حکوومەتی هەرێم گفتوگۆ دەکەن لەبارەی پرۆژە یاسای بودجێەوەی کە بەڕێزت باس کرد بۆ 2023 پێ وایە بتوانرێت ئەم کێشەیە چارەسەر بکەیت مەسەلەی بودجاگەر نەوتەکە تەسلیم نەکرێت چارەسەر دەبێت اینجا باز لەوە دەکرێت هیچ ڕێکەوتنێک کراوە و دوو مانگە مانگی 11 و 12 200 میلیارەکە کە پێشتر هەبوو بنێدرێت هیچ شتێکی و ئاگاداری جەنابەت کە لە بەغدادی خۆی وەکو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدەکەمان بەشدار بوو لە کۆبنەوەی لایەنە سیاسیەکان لە کاتی مناقەشەکردنی بەردنامەی کاری حکوومەتی داهاتوو داواکاری سەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو کە قوتی هاوڵاتیانی کوردستان نەبەسترێتەوە بە ململانەی سیاسی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی و لایەنە سیاسیەکانی بەشداربووش لە حکوومەت ڕەزامەند بوون لەسەر ئەو پێشنیارە بۆیە ئەمە ئومێدوارین لە داهاتوودا ململانێ سیاسیەکان نەچێت نەخزێتە ناو بابەتی قوتی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران بەشە بودجەی هەرێمی کوردستان وەکو خۆی ڕەوانە بکرێ و لە داهاتووشدا هەنگاو بندرێ بەوەی بەلێک تێگەیشتن لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکان چارەسەر بکرێت سەبارەت بە 200 میلیارەکە بڵێن بۆ مانگی 11 و 12 دەبێت هەرێمی کوردستان نەبڕێ سەبارەت بە 200 میلیارەکە مانگی 11 و 12 دەبێت نابێ ببڕێ وەکو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە وەرەقەی خۆی کە پێشکەشی بە ئەم کابینەی کردووە و لەگەڵ هاوپەیمانێتی بەڕێوەبردننی دەوڵەت کە لایەنە سیاسیەکانی هەموو تێدا بوو گفتوگۆ کرا لەسەر بەرنامەی کاری حکوومەت ئەمە یەکێک بوو لە داواکاریە سەرچەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەبێ بەشە بەجێی هەرێمی کوردستان بەردەوام بێ نەبەسترێتەوە بە کێشەکان و کێشەکانی شەنگاو بندرێ بە گفتوگۆ لە نێوان هەردوو لایەن چارەسەر بکرێ و ئومێدەوارین ئەو وعدانەی دابیان وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی لە سەرەتاوە بێمتمانەیی بەرامبەر حکوومەتە دروست نەبێ. باشە سەبارەت بە پرۆژە یاسای بودجە کە ئێستا بن دوو مانگی ماوە دوای ئەو دوو مانگە پەرلەمانی عێراق دەچێتە پشووەوە پێ وایە بتوانرێت لە مانگی 11 و 12 پرۆژە یاسای بودجە عێراق پەسەند بکرێ و بەبێ تەسلیمکردنی نەوتیش ئایا پشکی هەرێمی چاوەڕوان دەکەی تێدا جێ بکرێتەوە پێشتریش کە بەڕێز بەناوی پەرلەمان بووی هەمان کێشە بوو لە تەسلیم نەکردنی نەوت و پەیوەست بە پشکی هەرێم خۆی بابەتی بودجە لە ساڵی 2006ەوە کە یەکەم ساڵی خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەران بووە هەر کێشەی لەسەر هەبووە
ئەو کاتیش باز لە داهاتی گومرگەکان دەکراوە، باز لە فرۆشتنی نەوت بە تەنکەر دەکرا، چونکە ئەو کاتە هێشتان بە بۆڕی نەدەناردرا دەرەوە لە هەرێمی کوردستان. تا ئێستا بەردەوامە ساڵانە دەگۆڕێ بابەتەکە، بەڵام کێشەی بودجەمان هەر هەبە. بەڵام ئەو کاتە حزوری سەرۆک مامجەلال لە بەغدا ئەم کەلێنەی پڕ کردبەوە بە داواکاری لە بەڕێز مالیکی، ئەو کاتە سەرۆک وەزیرانی عێراق بوو کە داوای دەکرد هەرێمی کوردستان بێبەژنەکە و ئەبێ بودجەکە بنێرێ، ڕەتی نەدەکردەوە، لە ڕاستیدا دەینارد. وەکو دەشبینن هەموو ئاگادارن کە لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال و لە پاشدا کۆچکردنی ئەم کێشانە زیاتر سەری هەڵدا. ئەگەنا پێشتر ڕاستە لە ئێمە لە ناو پەرلەمان بین دەمازانی گفتوگۆ دەکرا و باز لەوە دەکرا کە هەرێمی کوردستان داهاتەکانی ناگەڕێنەوە بۆ خەزینەی ئیتیحادی، چونکە بەپێی دەستور دەبێت و داهاتەکان بگەڕێتەوە خەزینەی ئیتیحادی، دوایە دووبارە بە یەکسانی دابەش بکرێتەوە بەسەر عێراقدا. بەڵام ئەو کاتە باسییان لەوە دەکرد کە داهاتی خاڵە گومرجەکان بە تایبەتی باز لە ئیبراهیم خەلیل دەکرا ناگەڕێتەوە خەزینەی ئیتیحادی وەکو پێویست، دەبێت ئەوە لە بودجەکەیان ببڕدرێ. بەڵام ئەو کاتە کە سەرۆک مامجەلال تەدەخولی دەکرد بودجەکە دەهات، دوای وردە لە دوای ساڵی 2012 کێشەکان زیاتر قوڵ بووە و لەگەڵ هاتنی داعش و دابەزینی نرخی نەوت کێشەکان زیاتر قوڵ بووە. بۆیە ئێستا دەبێت بگەینە ئەوەی ڕاستە دووبارە نرخی نەوت بەرز بۆتەوە، دەبێت بگەینە ئەوەی کە یاسای نەوت و گاز دەربکرێ و یاسای بودجەش جێگیر بکرێ، ساڵانە ناکرێ ئەو کێشەیە سەر هەڵ بداتەوە، بەڵکو ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کردووە لە حکوومەتی ئیتیحادی ئەبێ ئەمە سابت بێت جیا بکرێتەوە بەڕاستی لە ململانێ سیاسیەکان. بەڵام لە هەمان کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستانیش ناکرێ برێ ئی خۆم لە خۆم لە بەشی تۆش دەخۆم. ئەکید حکوومەتی ئیتیحادیش ئەوە قبول ناکە هەرێمی کوردستان 400-500 هزار بەرمیل نەوت بفرۆشێ ڕۆژانە، بەڵام لە هەمان کاتیشدا لە عێراقیشە لە داهاتی ئەو نەوتەی کە عێراق دەیفرۆشرێ لەویشە بەشی هەرێمی کوردستان بدرێ. بۆیە دەبێت لە هەرێمی کوردستانیش شەفافیەتێک هەبێ لەسەر ئەو بڕەنەوتەی کە دەیفرۆشێ و لەسەر چەند ڕێک دەکەون تەثبیت بکەن بۆ ئەوەی دووبارە ئەو کێشانە سەر هەڵ نەداتەوە. ئومێدەوارین لە داهاتوودا بتوانی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێم بگەنە ئەنجامێکی باش لە پێناو بەرژەوەندی گشتی بۆ ئەوەی هاوڵاتیانیش لەو مەینەتێ ڕزگاریان بێ. و دەربارەی ناردنی یاسای بودجە بۆ ئەنجومەنی نوێنەران خۆی پێویستە حکوومەتی ئیتیحادی پەلە بکە لە ناردنی یاسای بودجە بۆ ئەنجومەنی نوێنەران، چونکە زۆر نەمایە تەنها ئەوە مانجی یازش چەند ڕۆژێکی تێدا ڕۆیشتە، ئەمڕۆ 4 مانگە لە داهاتوودا مانگێک وا 2 مانگ ماوە دەبێ یاسایەکە دەنجی لەسەر بدرێ. بۆیە پێویستە پەلە بکە بۆی پەرلەمانیش و لژنەکانی تایبەتمەند گفتوگۆی لەسەر بکەم بتوانن بە زووترین کات دەنگ لەسەر ئەو یاسایە بدەن بۆ ئەوەی عێراق نەکەوێتە کێشە ئەوەیە کە نەتوانی موچەی فەرمانبەران بدە، چونکە بەپێی دەستوری عێراق و بەپێی یاسای دەنگ لەسەر دراو ئەوە ناتوانن موچەی فەرمانبەرانیش بدەن ئەگە یاسایەکە دەرنەکرێ. بەڵێ سوپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دێمەوە لاتان لەسەر مادەی 140 و هەڵبژاردننی دژمنی پارێزگەکانیش قسە دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێینەوە لاتان لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن، کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە، خواردنێکی بەناوبانگ و بەچێژ، جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە، بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا ببینیە ئەو
تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. ڕابیح خان سەبارەت بە مادەی 140 و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانیش کە مانگی دەی ساڵی داهاتووی بۆ دانراوە سەبارەت بە مادەی 100 کە سێ قۆناغی بڵێن ئاساییکردنەوەیە سەرژمێریە دواتر ڕاپەچێ سێ قۆناغی یەکەمیشی جێبەجێ نەبووە ئەم ساڵ دەتوانرێت لە بودجەدا پارەی بۆ تەرخان بکرێت بۆی بەشێکی تری جێبەجێ بکرێت لە قۆناغی یەکەم. خۆی لە ساڵی 2005ەوە هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە لە ڕاستیدا هەموو ساڵێک لەبەرەوەی ناکۆچی هەبووە لەسەر شێوازی یاسایەکە و جێبەجێ نەکردنی مادەی 140 بۆیە هەڵبژاردن نەکراوە. ئەگەر لە داهاتوودا لەوانەیە یاسایەکەش بگۆڕدرێ بە شێوازێکی تر چونکە تا ئێستا کاری ئەنجومەنی پارێزگاکان وەستێنراوە لە عێراقدا هەڵبژاردن بکرێ ئەمێدوارین لە کەرکووکیشم هەڵبژاردنە بکرێ. ڕاستە مادەی 140 قۆناغی یەکەمیش جێبەجێ کرا بووی بەس لەوانەیە هەندێک لەو عەرەبانەی کە پێشتر هێنرابوونە کەرکووک و پاریان وەرگرتەوە بەشێکیان تا ئێستا وەکو پێویست نەڕۆشتینەتەوە شوێنی خوان هە لە کەرکووک ماونەتەوە و بەشێکیان لەوانەیە چوونەوە هاتوونەتەوە کەرکووک بۆیە دەبێت پێداچوونەوەک لەسەر ئەم قۆناغی یەکەمیش بکرێت لە ڕاستیدا وەکو بە تەواوی جێبەجێ نەکراوە و ئەگەر ویست هەبێ بۆ جێبەجێکردنی مادەکە و نەبەسرێتەوە بە بابەتی سیاسی و ململانەی سیاسی و هێواش بەڕێوەچوونی کارەکان دەتوانرێت بودجە چونکە ئێستا دۆخی ئابووری عێراق باشە بە پێی بە بەراورد لەگەڵ دۆخی ئابووری جیهان بە تایبەتی چونکە نرخی نەوت بەرز بۆ لەلایەک و لە هەمان کاتیشدا نرخی دۆلاریش بەرامبەر بە دینار بەرز کراوە بەڵام لەگەڵەوەشدا موچەی هاوڵاتیانی فەرمانبەرانی عێراقی بەرز نەکراوەتەوە. لێرەدا هاوڵاتیان و موچەخۆران زەرمەندی یەکەم بوونە لەو دۆخە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا عێراق توانیوێتی دۆخی ئابووری خۆی باشتر بکات چونکە دەستکەوتی لە دوو سەرەوە هەبووە چ لە گۆڕینی دۆلارەکە و چ لە نرخینەوە دەبەرز بێتەوە. لەو دەتوانێت لە داهاتوودا بودجەیەکی باش تەرخان بکە بۆ ئەوەی قۆناغەکانی تریشی مادەی 140 جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر ئەوەش تەواو نەبوو دەتوانن هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام بدرێ و لە شارەکانی تریش ئەنجام بدرێ و ئومێدوارین ئێمە چکە لە ڕابردوشدا هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق کرا لە 2005 و لە 2010 کراوە لە 2014 2010 و ئێستاش 2021 لە هەموو قۆناغەکانە کورد براوەی یەکەم بووە لە هەڵبژاردنەکان لە کەرکووکە بەدڵنیاییەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش کورد براوەی یەکەم دەبێ بەدڵنیایی و ئومێدواریشم نەکەر وەکۆی لە 2014 دوو لە سەرسەی کورسیەکانی ئەنجومەن نوێنەران کورد بردبووی و ئومێدوارم لە ئەنجومەنی پارێزگاکانیش بتوانین لە بە شێوازی فەنی هەڵبژاردن بە شێوازێکی تەندروست کار بکەین و لە نێوان هەموو لایەنە سیاسیە کوردیەکان لەوێ یەکگرتوو بن نەکەونە ئەوەی دژی یەکتری ئیش بکەن لە کاتی بانگەشی هەڵبژاردنە بەڵکو هەوڵ بدەن ئەگەر بە لستێک بێ یاخود تا ئێستا نازان یاسایەکە چۆن دەبێ بەڵام هەوڵ بدەین هەموو لە لستێکدا کۆبنەوە بۆ ئەوی کەمترین دەنجی کورد بە فیڕۆ بچی چونکە ئەوە هەڵبژاردنێکی مەسیری دەبێ بۆ کەرکووک بە تایبەتی ئەنجومەنی پارێزگا ڕۆڵی دەبێت لە دانانی پارێزگار لە دانانی قایمقام لە دانانی مدیر عامەکانی بەڕێوەبەرە گشتیەکانی فەرمانگەکانی کەرکووک و لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆیە ئەگەر زۆرینەی ئەنجومەنی پارێزگاکە کورد بێ بەدڵنیاییەوە ئەوە کورد لە هەموو پۆستەکان پشتی شێری بەدەستێت دەتوانێت خزمەتی زیاتریش بە ناچە کوردنشینەکان بکە لە کەرکووک و سپاس دەکەم ئەگەر چەند پرسیارێکتر بە کورتی وەڵاممان دەیتەوە سپاس دەکەم بەس هەتا مانگی دەی ساڵی داهاتوو پارێزگاری کەرکووک ئەوەی کەوە کارەتە
هەراوە دەمێنێتەوە کورد پارتی و یەکێتی لەسەری جەرگ نەکەوتون؟ ئێمەدا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەو وەرەقەیە کە ئێمە پێشکەشمان کردووە بە حکوومەتی داهاتوو یەک لە داواکارەکانیشمان ئەوە بووە کە پارێزگاری کەرکک بگۆڕدرێ بە پارێزگارێکی کورد دابدرێ لە شوێنی ئەم پارێزگارەی ئێستا هەیە کە بە عەقڵێتێکی شۆفینی ئیدارەی کەرکک دەدا بەڕاستی هەوڵی تعریبکردنی دووبارەی کەرکک دەداتەوە بە تایبەتی لە بۆ زەوی کشت و کاڵی جوتیارانی ئەو ناوچەیە بۆیە ئێمە داوامان کردووە کە پارێزگارەکە بگۆڕێ بەڵام بەداخەوە خۆی لە ڕابردووشدا لە سەرەتای کێشەکان دەکرا یعنی پارێزگارێکی هەر کورد دابدرێتەوە بەڵام ئەوە بوو کە پارتی دیموکراتی کوردستان ئامادە نەبوو ئەندامەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکک بچنە دانیشتنەکان و بۆ ئەوەی دەنگ بدەن لەسەر پارێزگارێکی کورد دابدرێ بۆیە واکراو تا گەیشتە ئەوەی کە ئەنجومەی نوێنەران بڕیاری دەرکرد ئەنجومەنی پارێزگاکان کارەکانیان بوەستێنرێ هەڵپەسێردرێ بۆیە ئیتر دەسەڵاتی ئەوەیان نەما بتوانن پارێزگارێکی نوێ هەڵبژێرن. زۆر باشە سەبارەت بە کورتی بێسپاس دەکەم سەبارەت بە حیزبە کوردیەکان من سەیری ئیتیفاقی لایەنە سیاسیەکانم کرد بۆ پێکەنانی حکوومەت ئەگەر باسی گەڕانەوەی بارگە حیزبە کوردیەکان دەکات بۆ کەرکووک وەنەینەوە بۆ بڕین بە ناوچەکانی سنووری مادەی 140 ئێستا دەبێت پارتە کوردیەکانی جازە وەربگرن یعنی گرفتەیە بۆ گەڕانەوەی بارگەکانیان؟ خۆی بارگە لە هەر شوێنێک هەبێ لە عێراقا بە پێی یاسای ئەحزاب دەبێت مۆڵەت وەربگرن بۆ کردنەوەی بارگە بەڕاستی یعنی نەکرد کوردەکان یعنی برێ ئەوە مەبەستێکی سیاسی لە پشت بێ بەڵکو ئێستا لە بەغدا ئێمە وەکو مەڵبەندمان هەیە دەبێت هەموو بارگەکان تۆمار بێ بۆ نمونە ئێستا لە هەرێمی کوردستانیش کۆمیسیۆنی عێراق کە بەڕێوەبەرایەتێکی گشتی هەیە لە هەولێر لە سلێمانی و لە دوهۆک داوا دەکەن کە دەبێت هەموو بارگە حزبیەکان ئەو حیزبانەی کە مۆڵەتیان هەیە هەموو بارگەکانیان تۆمار کراوی بە شێوەیەکی فەرمی لە کۆمیسیۆنی باڵای عێراقی بۆیە ئاساییە ئەگەر مۆڵەت وەرگرم بۆ کردنەوەی بارگە باوەڕ ناکەم گرفتیش دروستکەن چونکە ئێستا ئەمە لە بەغدا ئازادانە لە هەر شوێنێک ویستی بێتمان بینایەک بگرین بۆ بارگە تۆماری دەکەین و بارگە دەکەینەوە یعنی ڕێگری نابێ بەدڵنیاییەوە لە ناوچە جێناکۆکەکانیش ڕێگری نابێ بۆ ئەوە کە لایەنە کوردستانیەکان یا حیزبە کوردستانیەکان بارگەیان هەبێ بەڵام بە پێی یاسای ئەحزاب و بڕیارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن دەبێ هەموو حیزبێک کە بارگە دەکاتەوە مۆڵەتی فەرمی هەبێ و تۆمار کرابێ بارگاکە بناو نیشانەکەشی پێشکەش بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق. زۆر باشە باشە سەبارەت بە و ناکۆکی کە هەیە لە کوردستان لە بینی یەکێتی و پارتیە کاریگەریشی دەبێت لە سەر بەغداد و قسە لەسەرەوەشە لەم ڕۆژانەدا یەکێتی نیشتیمانی دەڵێتی ترەم شوازە حکومڕانی قبوڵ ناکەن یەکێتی نیشتیمانی هیچ دەکات ئەگەر ئەو شتەی کە باسی دەکات قبوڵی ناکات چی دەکات هیچ دیارە؟ خۆی لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دەزانن کە لە ساڵی 1975دا مەزرا تا ئێستا دەیان هەزار قوربانیدا بۆ ئەوی بگەینە ئەو ڕۆژگارەی کە گەلی کوردستان حەساوە بێ بەڵام بەداخەوە دیارە لە چەند ساڵی ڕابردوو پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە کە لە کاتی پێکەنانی حکوومەتەکە ئیشی بەلایەنە سیاسیەکان دەبێ بەرنامەیەک دادەنێن و ڕێکەوتن دەکرێت بۆ پێکەنانی ئەم حکوومەتە ڕەزامەند دەبێت ئیمزا دەکە بەڵام لە دواییدا کە دەگاتە ئەوەی دەنگ بە حکوومەت دەدرێت و دەگاتە ئامانجەکەی خۆی لە ئیمزاکانی خۆشی پەشیمان دەبێتەوە و بەرنامەی کارەکە و یاخود ڕێکەوتنەکە جێبەجێ ناکە ئێستا چەند ڕێکەوتن کراوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریشە بۆ پێکەنانی حکوومەت بەڵام هیچی جێبەجێ نەکردووە زیاتر لە بڕیارەکانی تاکڕەوانە بڕیار دەدا و ئەوەی کە بەرامبەر بە سلێمانی دەیکا لە ڕاستیدا لە جێبەجێکردنی پرۆژەکان لە ئیدارە لە خزمەتگوزاری و لە وەکو گەماروەیەکی خزبێتە سەر سلێمانی ئەمە قبول ناکرێت کە ئەگەر ئێمە شەریکین کوا شەراکەت
و ئەگەریشنا ڕێکەوتنەکانی کردبوومان بۆ جێبەجێ نەکراوە ناکرێت تۆ لێرە لەگەڵ ئەم لایەنانەی کە لە ناو حکوومەتە هاوبەش بین بەناوی هاوبەش بچێنەوە حکوومەت بەڵام هاوبەشی نەبی وەکو خێرە پێ بکە ئێمە هەموو قوربانیمان داوە ئەو هەوڵەمان داوە دەنگمان هێناوە جەماوەرمان هەیە ناکرێت بەو شێوەیە تەعاملکردن لە بەغداش تۆ بچی لەوێندەر ئەگەر یەکدەنگ وایە کورد لە ڕاستیدا لێرە شێوازێکی ئیدارەدانی تەندروستمان هەبوایە ئەوە ئەو کاتە لە بەغداش بەهێزتر دەبین ڕاستەوە پێشێتی نیشتیمانی کوردستان سەرجەم داواکاریەکانمان لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان بووەوە بە پاراستنی مافە دەستوریەکانی گەلی کوردستانە لە ناو کابینەی داهاتوو بەڵام ئەگەر کورد هەمووی بە یەک پاکێجێک بەرنامەی هەبای بە دڵنیایی و بەهێزتر دەبوو بەڵام ئێستاش دەتوانین داواکاریەکانی یەکتر پاڵپشتی بکەین لە ناو ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی داواکاریەکان بەهێزتر بێ و فشارەکە تونتر بێ لەسەر حکوومەتی ئیتیحادی بۆ جێبەجێکردنی داواکاریەکان بەڵام لە داهاتووشدا ئەگەر لە ڕاستیدا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەگەرێکی لە بەردەمدایە ئەگەر بێت و پارتی دیموکراتی کوردستان پێداچوونەوەیەک نەکە لە هەنگاوەکانی خۆیان لە هەڵوێستەکانی کە لە ڕابردوودا لە بەرامبەر لایەنە بەشداربووەکانی هاوبەشەکانی ئەم کابینەیە بەڕاستی ئەم کابینەیە وەکو پێویست وەکو ئەوەی کە بیدایەتی پێکەنانی کابینەکە ڕێککەوتنیان ئیمزا کرد ئەوانەی جێبەجێ نەکرد بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان باشە بەس سەرەوەی سا زۆر ڕخنە لە یەکێتی نیشتیمانی دەگیرێ دەڵێن تەنە لەسەر بەرژەوەندی حیزبەکانی وەجاواب بدەیت و ئێستا دەڵێن ئەو فشارێک کە کوردی پەیوەندی بە کۆمەڵێک کەیسی ئەمنیەوەیە و دوێنێ سەرۆکی حکوومەت بڵین لەو ڕۆژانەدا باسی لەوە کردبوو ئەوان دەسەڵاتیان شۆڕ کردوێتەوە بەڵام یەکێتی سەرەتا بڵین پارتیش باسی لەوکە داوای لا مەرکەزەتی دەکرد بۆ دارایی سلێمانی بەڵام ئێستا کە جێبەجێکرا و گلەیان هەیە دەڵێن بە داهاتەکان هەمووی بەیەکەوە کۆ بکرێتەوە بەڵێ هەر ئەوان گەمار بۆ تەنها دەسەڵاتەکان دەینتە سەر ئەوەی کە دێتە سەر بودجەکە دەرێوەڵە دەسەڵات مەشۆڕکەتەوە خۆ دەسەڵاتەکە ئەوە نییە ئیدارەیەکی سەربەخۆ نییە سلێمانی دوو ئیدارەی تەواو نییە تا برێوەڵا لەوێ داهاتەکەی خۆی بەشی خۆی بکە خۆ دەزانێت لە دانیشتوانی سلێمانی و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین هەمووی زۆر زۆر زیاترە لە هەولێر ناکرێتەوە بێ لەوێ داهاتەکەشی کەمترە خۆی داهاتی ئیبراهیم خەلیل لە ساڵی 91ەوە بەڕاستی هیچ شەفافیت نەبووە لە داهاتی ئیبراهیم خەلیل تەنها داهاتی ئیبراهیم خەلیل دەتوانێت ئەگە بە جوانی ئیدارێ بدرێ بەشی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان دەکا تۆ دەیت زۆربەی حرەکەی ئابووری عێراقیش لە ئیبراهیم خەلیلە نەک هەرێمی کوردستان تۆ بێ ئیبراهیم خەلیل و داهاتەکانی نەوت و ئەو هەموو نەوتە دەفرۆشترێ بەراورد بکەی بە سلێمانی ئەگەر باجێکی کەم یاخۆت داهاتی گومرجی باشماخ کە مقارنە ناکرێ بە ئیبراهیم خەلیل و سنووری پارتی دیموکراتی کوردستان و هەولێر لەسەر حاجی ئۆمەرانیش لەوێندەریش داهاتی هەیە یعنی لەوانەیە حاجی ئۆمەران زیاتریش بێ لە باشماخ تۆ ئەوە ئیبراهیم خەلیلیش لە لایەکدانێ و تەنانەت لەسەر سنووری سووریاش ئەگەر هەموو ئەوانە دەستکەوتەکان بێ بەراوردکەی بە داهاتێکی کەمی منتقەی سلێمانی بەڵاو دەسەڵاتەکان دەسەڵات معنای نییە تۆ بودجێ خۆت و ئیدارێ خۆت بدەیت دەسەڵات لە بۆ گۆڕینی بەڕێوەبەرێکە لە بۆ عەقدێکە بۆ پرۆژەیەک یاخۆت ئیدارەدانی لە خوارەوە بۆ شارەوانیە بۆ بابەتی ترە نەک بۆ ئەوەی ئەتووەرە لە بودجەدا خۆت ئیدارێ خۆت بدە کەواتە ئەگەر عێراقیش سبەینێ برێتە هەرێمی کوردستان خۆت ئیدارێ خۆت بدە هەڵوێستی ئەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە حکوومەتی ئیتیحادی دەکە بەشە بودجەوان بۆ بنێرێ سەرەڕای فرۆشتنی نەوت و داهاتی گومرجیشمان هەیە کەواتە لێرە دەکرێت تۆ سلێمانی جیاکەیتەوە خۆت بەڕێوە ببە نە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی مالی نەگوترا خۆ نەبیتە دوو ئیدارەی تا لە ڕووی مالی و ئیداریەوە بە تەواوی ئەوێ جیاکرابیتەوە دەسەڵات لە بۆ دەسەڵاتی بەڕێوەبردن نەک دەسەڵاتی دارایی
باشە کاتم زۆر کەمەوە بەس قسە لەسەرەوەیە کە بڵین لێرش داهاتەکانی سنوورەکان بە هەمان شێوە شەفاف نین بەزووتت هەموو ئەگەرێک هەیە لە بەردەمێکی نیشتمانی کشانەوە هەیە دوو ئیدارەی هەیە بە کورتی بێ سپاس دەکەم. ئەوە لە کاتی خۆی هەموو شتێک لە کاتی خۆیە بڕیاری لەسەر دەدرێ بەڵام بابەتی دوو ئیدارەی بە هیچ شێوەیەک بیری لێ ناکەینەوە چونکە هەولێر ئێمە هەولێر بە چەقی ململانەی سیاسی دەزانین و بە پێی پەیڕەوی ناخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەولێر بارگای سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە ئێمە هەولێر و بادینان چۆڵ ناکەین. باشایی کشانەوە بیر لە کشانەوە دەکەنەوە کە مادام بیر لە دوو ئیدارەی ناکەنەوە هەرچەندە ئێستا دوو ئیدارەیش هەیە لە دارایی لە هێز لە پەیوەندیەکان. پەلە ناکەینەوە پەلە ناکەن بزانین هەنگاوەکانی داهاتوو دەش چی دەبێ هەر بڕیارە و کاتی خۆی هەیە. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز ڕابی حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی وەرپرسی ماڵبەندی بەغدادی یەکێتی نیشتیمانی کە لەگەڵ مابووی سوپاسی ئامادەبوون دەکەین مادومان کردی سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڵێ سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.